چەند منداڵ تێتۆ؟ وەڵاهی ئێستا سێ کوڕمەیە، یەکیشمەیە بەبێ لەو کوڕەکەم لە سەیداوایە خەزانەکەی مامۆستایە و کرێت چێ فەقیرەی یەک دووشمانەیە نەم گۆت یەک ناتەواوە یەکەشی دانەمەزرایە هیچ بێ مەعاشە. خۆت پێشتر چی بووی تێ با بڵێن تەقاوتی خۆت؟ تەقاوتیم فۆزی پۆلیسی هەرێم هی کوردستان هەولێر بوومە. ئەی تەقاوتەکەت پارەکەت چی لێەکەی؟ والله دەیدەمەوە کوڕەکەلۆ کرێکانی. الله سبحانه وتعالى هەر لە قورئانە باسی مافی خۆیەکە کە تەوحیدە، بەدوای باسی مافی دایک و باوکیشەکە. تەماشای قورئان بکەن چەند جارێک باسی مافی الله هەدەبێ یەکسەر بەدوای مافی دایک و باوکی هاتووە. واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. هەمووی بەدوای باسی دایک و باوک کراوە. ئەم گەورەی دایک و باوک لە چییە؟ لە پەروەردەی و مناڵایە، لە بەدیهێنانی و مناڵایە کە لە نێوانیانە الله جل جلاله تەقدیریەکە. بۆیە فەرمێ ئاگادار بە ئەی کوڕەکەم تۆ بێ حەقی دایک و باوک بزانی. ئەمە بابەتێکە پەیوەندی بەوە نییە تۆ مناڵی منی، تۆ لە دوای حەقی الله حەقی دایک و باوک لەسەرە، ئەبێ بیزانی. نابێ مافەکانیان پێشێر بکێ، بێ پێیان بدەین. طبعا حەقی دایک و باوک و باشبوون لەگەڵ دایک و باوکەوە نییە کە خراپ نەبی لەگەڵیان. زۆر کەس وا تێگەشتوویتە خراپ نەبێ لەگەڵیا باش بۆ بووی، نا ئەبێ ئیلا باش بی بووی. وبالوالدين إحسانا يعني شي يعني إلا أبي تشاك بي لقالي لحالتك أو تشاكيش نبي تو هر أبي تشاك بي لقالي هو قد تشاك نبي لقالي حقنا داو وإدعو باس يواكا فرمي حملته أمه وهنا على وهن وفصاله في عامين دايكي هلي قرتو بسك نارحتي لدواي نارحتي جادو دانا صالي جا ما خزمت كده وآرامي لمال بري وبقريان وبنخوشي وبنارحتي بباكو دايكو مشغول يبون يتلهر أو مدته بس کە 2 ساڵ بەخێو کراوە نۆ مانگیش لە ناوسکا بووە ئەوەندە بەسە کە ئیتر نەتوانێت قەرزی ئەم دایک و باوکە باتەوە لە گەردنیا بێت. کابرا هاو بۆ لای ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی ئەڵڵای لێ بێوتی دایکم ناتوانێت پیسایی بکە هەتاوەکو نەیەم بە پشتما قاچی بڵاو نەکەمەوە ئاوا بیگرم بەسەر پشتما بێ پیسایەکە بکە. ئایا حەقی ماوەتەوە حەقی دایکایەتی؟ چەند ساڵەوام لەگەڵی ئیمامی عومەر فەرمی نەخێر نەداوەتەوە تی بۆ تی لەبەرەوەی ئەو ئاوا تۆی پاکە کردەوە پیسایی و پیاە کرد گوێی نایە پاکە کردیتەوە پێشی خۆش بوو پێی خۆش بکەوە ئەوەت بۆکە بەڵام تۆ ئەوەی بۆکی پێو ناخۆشە ناتوانیم حەقە بیتەوە قورسە لەسەرێ وێ بەڕاستیە بێ مناڵ فێر بکەین ڕێزی دایک و باوکی بگرێ مناڵ کە ڕێزی دایک و باوکی گرت ئەویش مناڵەکەی وا پەروەرداکاتەوە ئەویش مناڵەکەی وا پەروەرداکاتەوە ئیتر تۆ نابینی لە وڵاتی مسلمانانە خانەی بەساڵات شوانە بێ خەڵک دایک و باوکی بەرێ لەوێ داینێ کە هەبوونی ئەوە بەڵگەی ئەوەیە کە خەڵک بێدین بووە هەبوونی خانەی باساڵات شوان لە وڵاتانە بەڵگەی ئەوەیە خەڵک بێدین بووە دایک و باوکی با لەوێ داینێ تۆ بۆ دنیە پور و مام و خاڵ و ئانەش بەری لەوێ داینێ چونکە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بە باوکە فەرمێ ئەلعەم صین والئەب بە پوریژە فەرمێ صین والئوم فەرمێەوە بنەی باوکە مام فەرمێ دایکیش پوریش بنەی دایکە کابراک خراپەیەکی کردووە بۆ لای عەبدوڵڵای کوڕی مەسعود یا عەبدوڵڵای کوڕی عەباس فەرمێ تاوانێکم کردووە چی بکەم ئەڵێ بڕۆ چاکێ لەگەڵ دایک بکە ئەڵێ دایکم نەماوە ئەڵێ بڕۆ لەگەڵ پورێ بیکە جێی دایکە بۆ گرێتەوە چاکێ بۆیە ئەمڕۆ بینی منداڵی ئێستا هیچ ڕێزێ لە دایک و باوکی نانێ لە پارچەیە گۆشتەوە گەورەیەکە نەیکەن بۆ پیاوە زل و زەلامە دوای بە دایک و باوکی ئەڵێ چی بۆ کردو قورئان هەرۆ 2 ساڵەی باس کردووە تۆ ناتوانی هەر حەقی ئەو 2 ساڵە بیتەوە ئێستا نمونەکەی ئیمامی عومەریشمان باس کرد بۆتە